الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته. هەڵبەتە ئەمڕۆ بەتای کۆڕۆنا کە وەک گەورەترین تراژیدیای ئەم سەدەیە تەنجی بە مرۆڤایەتی هەڵچنیوە، کارەساتێکی وای خوڵقاندووە، ئابووری جیهانی ڕوخاندووە. زۆرترین میدیا و سۆشیال میدیای بەخۆوە سەرقاڵ کردووە، ترس و دڵڕاوچەیەکی زۆری لە ناو خەڵکا بڵاو کردوتەوە. بەڕاستی کە ورد ئەبینەوە بیر ئەکەینەوە لە ڤایرۆسێک کە هێندە بچووکە، هێندە وردە، نەک بە چاو نابینرێت، تەنانەت بە میکرۆسکۆبی ئاسایش نابینرێت، بەڵکو بە میکرۆسکۆبی ئەلیکترۆنی 2600 جار هێندەی خۆی گەورە ئەکاتەوە، ئەوجا ئەتوانرێ وێنەی بگیرێت. بەڵام تەواوی مرۆڤایەتی تووشی شۆک کردووە، دنیای ڕاتەکاندووە، مرۆڤایەتی ڕاچڵەکاندووە، تەختی عەرشی دەسەڵاتدارانی هەژاند، لوتی مەغروربوون و لە خۆبایی بوونی تاغوتەکانی شکاند. بەڕاستی جێگای خۆیەتی و زۆریش پێویستە ئەمڕۆ دەسەڵاتداران، وڵاتە پێشکەوتوەکان، دەوڵەتە زلهێزەکان پند وەرگرن لەم ڤایرۆسە بچووکە، بەو مانایی لە ئەسپی لە خۆبایی بوون و مەغرور بوون بێنە خوارەوە، چیتر بە پشتبەستن بە تەکنەلۆژیا و زانستێکی دوور لە ئیمان و حیسابی خوا و قیامەت بۆ نەکرا و خەڵک بخەڵەتێن و پێیان وا بێ خۆیان هەمەکارەی ئەم دنیایانە و هەرچی بیانەوێت دەتوان بیکەن و چۆنیان حەز لەوی بەم شێوەیە ئەبێت، نەپێویستیان بە خودا بێ و نەپێویستیان بە خەڵک بێت. فەرموو ئەمڕۆ ئەم ڤایرۆسە بچووکە تەحەداتان ئەکات، مەعامیل و کارخانەکان و کارگەکان داخران، بازاڕەکان و فرۆشگاکان و سەیرانگاکان چۆڵ کران، زانکۆکان، قوتابخانەکان، دەوامی دەوائیرەکان ڕاگیران، زۆربەی خەڵکی لە ماڵەکانیان بە ناچاری کۆتوبەند کران. بەڵام فەرمون ئێوەش بەو هەموو جەبەڕوت و تەکەبوڕەوە، بەو هەموو عیلم و زانستەوە، بەو تەکنەلۆژیا و بەو هەموو سەواریخەوە فەرمون ڕوبەڕووی ببنەوە کە لە ئاستیا دەستەوەسانن، کوا چەکەکانتان، کوا سەواریخەکانتان، کوا چەکی ئەتۆمی، کوا ئەسلحەی فسفۆری و بایۆلۆژی کە ناتوانن ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بچووکە ببنەوە. بەڕاستی ئەمە وەکو مەشهەدێک لە مەشهەدەکانی قیامەت دێتە بەرچاو کە هێز و قووەت و دەسەڵاتی ڕەها تەنها بۆ خوای پەروەردیگار. ئەینە الجەبابیرە، ئەینە الئەکاسیرە، ئەینە القیاسیرە، ئەینە الملوک، ئەینە الکنوز، ئەینە السەلاطین. لمن الملك اليوم؟ لله الواحد القهار. دەسەڵات تەنها بۆ خوای پەروەردیگارە. ئێمە ئەگەر تا ئەمڕۆ ڕۆژانە بە زوبان ئەمانوت لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله، ئەمڕۆ لە ناخەوە تەنانەت موڵحیدەکانیش هەز بەوە ئەکەن کە لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله، هیچ هێز و دەسەڵات و قووەتێک نییە، تەنها دەسەڵاتی خوای پەروەردیگارە. جۆزی کۆنتی سەرۆک وەزیرانی ئیتالیا دوێنێ وتی انتهت حلول الأرض والأمر متروك للسماء، وتی چارەسەرەکانی دنیا کۆتاییان هات، کار لە کار ترازا، کاروبارەکەت بەجێماوە بۆ فەرمانی خوای پەروەردیگار، ئیتر لە دەسەڵاتی بەشەریەت دانی ڕوبەڕووی ئەم کارەساتە ببێتەوە. بەڕاستی ئەم ڤایرۆسە دیوێکی تری تاریکی و وەحشیگەرایەتی جیهانی ئاشکرا کرد کە بریتیە لە تەرخانکردنی ملیارەها دۆلار ساڵانە بۆ بواری سەربازی و دروستکردن و کڕینی چەکی ئەتۆمی و بۆمبی مرۆڤکوژ و وێرانکەر کە جگەر لە نەهامەتی و بەڵاو موسیبەت هیچ شتێکی تری بۆ مرۆڤایەتی پێ نییە. ئەگەر هاتبووایە و ئەو هەموو بودجە زەبەلاحانە ساڵانە بۆ خزمەتی مرۆڤایەتی و بۆ کەرتی تەندروستی تەرخان بکرابایە و خەرج بکرابایە،
ئەمڕۆ جیهان هەسارەی زەوی وەکو بەهەشتێکی قەشەنگ و وەکو بووکێکی ڕازاوە خۆی نمایش ئەکرد کە تێیدا تەواوی مرۆڤایەتی و خەڵکی سەرزەوی ئیسراحەتی ئەکرد بەڵام بەداخەوە ئەمەیان نەکرد کە پێویستە لەمە دوابیرلەوە بکەنەوە کە بە خزمەتکردن و بە خزمەتکردنی مرۆڤایەتی و بواری عیلم و زانست و بواری تەندروستی ئەمانە دەتوانن مرۆڤ بەختەوەر بکەن نەک بە ئەسلحە و چەچی وێرانکەر و بە خاڵێکی تر ئەم ڤایرۆسە حەقیقەتێکی تری ئاشکرا کرد کە ئەویش ئێمەی مرۆڤ چەندە بێهێزین چەندە لاوازین چەندە بێدەسەڵاتین بەرامبەر بە کارەساتەکان بەرامبەر بەو هەموو نەهامەتیانە و بەو هەموو ڤایرۆس و نەخۆشیانە کە لە هەر ئان و ساتێکە ئێمە معەڕەزین کە تووشمان ببێت ئەبێ ئێمە خۆمان بناسین و دەسەڵاتی خوای پەروەردگار بناسین چکە وەکو تراوە من عرف نفسه فقد عرف ربه ئەوەی خۆی ناسی ئەو جا خودا ئەناسی با بزانین وجودی ئێمە چێ لەسەر ئەم زەویە ئێمەی مرۆڤ کە مەخلوقێکین لە نێو ملیارەها مەخلوقاتی سەر ئەرز لەسەر هەسارەیە کە ئاژین کە پێی ئەوترێ ئەڕم زەوی ئەم هەسارەی زەوی ملیارەها جار یعنی هەستێرەی وایە ملیارەها جار لەو هەساری ئێمە گەورەترە لە نێو ئەم گەردونە ملیارەها ئەستێرە و مانگ و ڕۆژ و کەهکەشان و مجەڕە و گەلەستێرە هەن کە مرۆڤ ناتوانێت بیان ژمێریت تەنها خودا ئازانێ ژمارەیان چەندە جاوەکو باسمان کرد هەسارەی وایە ملیارەها جار لەو زەویە ئێمە گەورەترە ئەستێرەی وایە لەوەتەی خوای جەلە جەلالوهو دروستی کردووە تیشک و ڕوونایەکەی بەڕێوەیە بۆ سەر زەوی بەڵام لەبەر دووریەکەی هێشتا نەگەیشتۆتە سەر زەوی لە کاتێکە ئەم تیشک و ڕووناییە لە هەر چرکەیەکا 300,000 کیلۆمەتر ئەبرێت سبحان الله ئەبێ ئەم ئاسمانە چەند دەفراوان بێت ئەم گەردونە کە نە ئەوەلەکەی دیارە و نە ئاخیر جاسەی لۆدای بەپێی ئاەتی قورئان تەواوی هەموو ئەو ئەستێر و مانگ و ڕۆژە و گەلەستێرانە لە ئاسمانی دنیان وەلەقەد زەینا السەماء الدنیا بمەصابیح ئاسمانی دنیا بەمانە ڕازاوەتەوە جا هەر ئەم کەونە لە 7 طبقەی ئاسمان پێکاتوە الذي خلق 7 سماوات طباقا ئاسمانی یەکەم بەنسبەت ئاسمانی دووەم وەکو خەیمەیەک وایە لە سەحرایەک ئاسمانی دووەمیش لە چاو سێم وەکو خێمەیەک وایە هەتاکو شەشەم بەنسبەت حەوتەم ئەو جا پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله عليه وسلم والذي نفسي بيده ما السماوات 7 والأرضون عند الكرسي إلا كحلقة ملقاة بأرض فلات هەر حەوت ئاسمانەکە بەو هەموو کەهکەشان و ئەستێر و مانگ و ڕۆژانەوە سەبا بەنسبەت کورسی بەنسبەت عەرشی خوای پەروەردگار وەکو ئەڵقەیەک وانە کە لە سەحرایەک فڕێ بدرێت و کە نسبەتی نییە جا سەیرکن ئێمە لەو هەسارە بچووکە لەگەڵ ملیارەها مەخلوقاتی تر چەندە بێهێزن وجودمان چەندە بەڵام بەداخەوە هەر ڕۆژێک ساغ بین خدا نیعمەتێکمان لەگەڵ بکە ئێمە خودامان لەبیر ئەچی تەحەدای خدا ئەکەین دژایەتی ئەم خودای ئەکەین لە کاتێکە هێندە بێهێزین بەدەست ڤایرۆسێک کە بە چاو نابین لەوەکو باسمان کرد گیرمان خواردووە و ژیانمان لێ بووە بەژان خاڵێکی تر حکمەتی هاتنی ئەو بەڵاو موسیبەتانە ئێمەی موسڵمان باوەڕێکی تەواومان هەیە کە ئەوەی لەم گەردونە ڕوو ئەدات هیچ شتێک لە دەرەوەی عیلم و زانست و ئیرادە و ویستی خوای پەروەردیگار نین يعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين شتيني إخوة آقاي لنبيتو ببي حكمة درز ببيت تنانت خواي قورة لم آياتي أفرميه قلاي دارك أوريت لبايزان جاسي كان أو همو درختاه كقلايان أوريت خواي قورة علمي بهر هموانا أزاني تهي لسر أم أرزل لهم كنو كالبريك وبشمان واي هرچي رو أدات لو كونو كائناته هموي حكمتك مەزنی ئێمە بیزانین پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر خدا هەرچی ئەهلی ئاسمان و زەوی هەیە هەر هەمووی سزا بدا بێ حکمت نییە بە پێچەوانەوە ئەگەر ڕەحم بەر هەمویان بکات دیسان بێ حکمت نابێ ئێمە گومانی خراپ بین و پێمان وا بێ ئەمە بە نوعێکی ترە کە ئێمە لێی تێناکەین کەواتە ئەگەر بەدی و ئیجابیەکەی بڕوانینە ئەم بەڵاو موسیبەتە ئەم پەتایە ئەڵین یەکەم حکمت ئەوەیە کە خوای پەروەردگار ئێوێ بەندەکان وشیار بکاتەوە لە خۆیان نزیک بکاتەوە چونکە بەڕاستی خەڵکێک سەرقاڵە
خەڵکێک مەشغوولە بەم دنیاە کەمتر باسی قیامەت و باسی خوددا ئەکات هەمووی اعتیمادی کولی لەسەر ئەم تەکنەلۆژیا و ئەم عیلم و زانست و هێز و قووەتە بەڵام والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون خوا لەسەروی هەموو ئەم هێزانەیە لەسەروی هەمووی ئەم دەسەڵاتایە هەر ئەوەش ئەبێ کە خودای گەورە ئەیەوێت جا بەهۆی ئەم پەتایە زۆرێک لە خەڵکی ڕووی لەخوا کردوتەوە ئەم قەناعەتەی بۆ دروست بووە کە خودایەک هەیە لەسەروی هەمووی ئەم هێزانەیە کە ئێمەی مرۆڤ تەکنەلۆژیا و عیلم و زانست ناتوانێت بەرگریمان لێ بکە ئەگەر خوای پەروەردگار شتێکی تری بوێت کەواتە بوشیاربوونەوەی لەم خەوەی غەفڵەتە کە ماوەیە کە ئێمە تێیدا خەوتوین ئاگامان لە چارەنووس و لە قیامەت و لە خودای پەروەردگار نییە و حکمەتێکی تر لەوانەیە خوای گەورە بیەوێ ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بی هەندێک تاوان لەسەر ئەرزاکەم بێتەوە بەڕاستی ئەمڕۆ ئەگەر بە شێوەیەکی کاتیشە بۆ چەند ڕۆژێکیشە بەڵام تاوان لەسەر ئەرزاکەم بوویتەوە زۆرێک لە مەیخانەکان لە قمارخانەکان داخران لە مەلها و لە شوێنی فەسادی و فاحیشە و بێئەخلاقی زۆرێک لە دزی و لە زۆر مستەم و لە زۆر لەو گوناه و تاوانانە ئەگەر بە شێوەیەکی کاتیش بی ناکرێن زەوی پشوویەک ئەدات سەیرکەن ئەم هەسارەیە کە بەدەست مرۆڤەوە گیری خواردووە لە دوای شۆڕشی فەڕەنسا لە دوای شۆڕشی تەکنەلۆژیا ڕۆژانە ئێمە خەریکی پیسکردنی ژینگەین پیسکردنی زەوین خەریکە بەستەلەکەکانی جەمسەرەکان ئەتوێنەوە دنیا غەرق ئەبێت طبقەی ئۆزۆن کون ئەبێت ڕۆژانە لە ڕێی ئەو هەموو کارگە و کارخانە و ئەو هەموو مەکائینە ئەو هەموو گزۆزە کە ژەهر ئەڕێژین بۆ ئەم دنیای بەهاران کە ژینگە پیس ئەەکەین بەڵام بەهۆی ئەم بارودۆخۆ ئەگەر بۆ چەند ڕۆژێکیش بی تاوان و پیسکردنی ژینگە کەم ئەبێتەوە حکمەتێکی تر لەوانەیە خوای گەورە بیەوێت خێزانەکان کۆ بکاتەوە زۆرێک لە خێزانەکان بەهۆی سەرقاڵبوونیان بە کاری بازرگانی بە کاری دەوام و یان هەر پۆستێکی حکومی یان بە هەر کارێکی ئەم دنیای کە مەشغولن نیان پڕژایتە سەر ماڵ و مناڵی خۆیان لەوانەیە لە ساڵێ دوو جار نانێکی گەنمیان لەسەر سفرە خوانەکان لەگەڵ مناڵەکان نەخواردبێت مناڵێکی زۆر هەیە لە سۆز و عەتفی دایک و باوکیان بەهۆی دەوامەوە مەحروم بوونە لە شیری دایک بەڵام ئەمڕۆ بەهۆی ئەم بارودۆخەوە جارێکی تر خێزانەکان لەسەر یەک سفرە و خوانە کۆبوونەتەوە و بۆ ئەوەی تۆ کە ڕئیس عائیلەی خێزانداری ئەبێ حەقی ئەو ماڵ و مناڵە بدەی پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم إن لربك عليك حقا ولأهلك عليك حق ولنفسك عليك حقا وآت كل حق حقه کاکە خوددا حەقی لەسەر تۆ هەیە جەستەی تۆ ئەبێ ئیسراحەت بکە ماڵ و مناڵی تۆ حەقی لەسەر تۆ هەیە کە حەقی ئەم خێزانە حەقی ئەو ماڵ و مناڵەی پێویستە ئەم فرسەتە بقۆزینەوە بۆ ئەوەی حەقی لەو تعویزی ئەم هەموو ڕابردووی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە لە خێزانەکانمان کردو بۆیان قەرەبوو بکەینەوە خاڵێکی تر لە حکمەتەکان لەوانەیە بەهۆی ئەم بارودۆخە بەهۆی ئەم پەتایەوە ئێمە جارێکی تر فێر ببین ئیلتیزام بە هەندێ ڕێنماییەوە بکەین وەکو نەچوون بۆ شوێنی قەرەباڵغ و تێکەڵاوی حرام و زۆر شوێن کە پێویست ناکاتەوە یعنی ئەگەر ئەم وەزعە تێپەڕی تۆ ئەبێ پەند وەربگری نەچی هەموو شوێنێک بە بێ حکمەت و بە بێهۆ و بە بێ ئیش نەچێ بازاڕەکان یان نەمانی پرسەکان و ئەو قەرەباڵغیانە حتا لە دوای ئەم وەزعەش پێویستە ئێمە پەند وەربگرین یعنی ئەو هەموو ئیسراف و ئەو هەموو مبالغەی کە لە پرسە و تەعزیەکانە ئەکرا پێویست ناکە ئەو هەموو قەرەباڵغیە دروستکردن چونکە بەردەوام نەخۆشەکان ڤایرۆسەکان هەر هەن دواتر تۆ بەتایبەتی لە شارە دوورەکانەوە ئەبی بە ئەرک بۆ خۆت و بۆ صاحب پرسەکان ئەمڕۆ ئەلحەمدوللا وەسائل هەیە لە ڕێی نامەکان و لە ڕێی تەلەفۆن و لە ڕێی مێسنجەر و ڤایبەر و ئەمانە دەتوانی پرسەنامە بنێری و سەرخۆشی بکەی و دڵدانەوەش بکەی کەواتە ئەبێ پەند وەربگرین یان ئیلتیزامکردن بە پۆشاکی شەرعیەوە سەیرکن تا ئەمڕۆ خەڵکێک بەتایبەتی ئافرەتان خانمی وا هەبوو سەر و مل و قاچ و قۆڵ و هەموو جەستەی سفور و ڕوود بوو بەڵام ئەمڕۆ بەدلەیەکی لەبەر کردو و کەمامەیەکی بەستۆ تەنها کونی چاوەکانی دیارە جا ئەگەر لێی پرسی خوشکم تۆ بەم شێوێنە ئەمڕۆ بۆچی وات کردو ئەڵێ مافی خۆیتم چونکە مەترسی هەیە لە ترسی ڤایرۆسی کۆڕۆنا منیش ئەڵێ مافی خۆیتت بەڵام ئەو مافە بدە بەو خوشکانە و بەو ئافرەتانش کە تا دوێنێ تۆ گاڵتەت پێ ئەکرد
کە ئەوانش لە ترسی دۆزەخ لە ترسی خوای پەروەردیگار خۆیان داپۆشیوە تۆ لە ترسی ڤایرۆسێ خۆ داپۆشیوە ئەو لە ترسی ئاگری جەهەنەم قل نار جەهەنەم ئەشەد حەڕا لەو کانوا یعلەمون فەرمووی یا محەممەد پێیان بڵێ بەخوا ئاگری دۆزەخ زۆر لە بەڵاو موسیبەت و لەو گەرمای دنیاە لەو ناخۆشیانە قوڕستر و دژوارترە ئەگەر تا ئەمڕۆ لە ترسی ڤایرۆسێک خۆت دائەپۆشی بەیانی بیر بکەوە چارەنووست ئەڕوا بەرەو شتێکی زۆر لەو ڤایرۆسە گەورەتر کە ئاگری دۆزەخە هەندێکیش لە ترسی خوای پەروەردیگار و بۆ ڕەزامەندی خوای پەروەردیگار و وەدەستهێنانی باشتر لە ئاگری دۆزەخ خۆتدا بپۆشە جا مەبەستمانە یعنی ئەو حیکمەتانە ئەگە ئێمە پەند وەربگرین دەرسیان لێ وەربگرین بەڕاستی ئەم بەڵاو موسیبەت و ئەم ڤایرۆسە ئەبێ بە ڕەحمەت ويجعل الله رحمة للمؤمنين تو أبي ببراوة بەڵام ئەگەر خوا نەخواستە پندت لێ وەرنەگرت سەرباری زەرەر و زیانی ئابووری و جەستەی و نەخۆشی دەرونی و ئەمانە تۆ ئەبێ بە خەسارەتمەند ئەگەر دوای ئەمانە یعنی ئیلتیزامت نەکرد و پندت لەو ئەمانە وەرنەگرت حتا لە ڕووی عیباداتیشەوە ئەبێ ئێمە فێر ببین خوای پەروەردگار ئەم عیبادەتەی داناوە خوا خۆی پێویستی بە عیبادەت نییە هەمووی بۆ بەرژەوەندی مرۆڤایەتیە کەواتە زۆر ئاساییە ئەمڕۆ بەهۆی مەترسیەکەوە کە خودبە و جومعە و جەماعات نەماوە ئەمە یەکەم جار نییە لە مێژوو زۆر جا شتیوا دووبارە بۆتەوە 1000 ساڵ بەر لە ئێستا لە میسر مزگەوتەکان چۆڵ کران بەهۆی تاعونەوە ئەمڕۆ بەیت المەقدیس کەعبەی پیرۆز مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خودبەکانیان تێدا ڕاوەستاوە لەبەر مەترسیەک مەبەستمانە پەند وەربگرین لە دوای ئەم وەزع و لە دوای ئەم پەتایە ئەبێ ئێمە هەر کەسێ نەخۆش بوو ڕوو لە مزگەوتەکان نەکات خۆی بپارێزیت چونکە هەم بۆ خۆت زیاتر نەخۆش ئەبی هەم خەڵکی تریش تووشی نەخۆشیەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی کردووە لە کەسێک کە سیری خواردووە بێتەمەز سیر و پیازی خواردە بۆ ئەوەی خەڵک ئەزیەت نەدا تخوا جا مەترسی سیر و پیاز مقارنە بکەن لەگەڵ مەترسی ئەم ڤایرۆسە کەسێک هەڵگری هەر ڤایرۆسێک بێ هەر نەخۆشێک بێ بێتە مزگەوت لە جیاتی خێر گوناحی ئەگات کەواتە پێویستە پەند وەربگرین خاڵی کۆتایی چۆن ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببینەوە هەڵبەتە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بەم خێراییە بەسەر وڵاتانی جیهان کە ئەمڕۆ لە کۆی 206 وڵاتی جیهان زیاتر لە 170 وڵات ئەم ڤایرۆسەی تێدا بڵاوبۆتەوە پەیامێک ئاراستە ئەکات و پێمان ئەڵێ ئێمەی مرۆڤ هەمومان یەک چارەنووسمان هەیە چارەنووسمان لەسەر کەشتیەکەوەیە هەمومان وەکو ئەوە وایە سواری یەک کەشتی بووبین کەشتیش بەهۆی ئەم پەتایە بەهۆی ئەم ڤایرۆسەوە کەشتیژیان بەرەو چارەنووسێکی نادیار ئەڕوات ئەگەر بێت و هەر هەمومان پێکەوە بە خەمخۆری خەمخۆرانە و دڵسۆزانە هاوکار نەبین بە دوای چارەسەر و ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە نەبینەوە ڕەنگە کارەساتێکی وا بخۆڵقێنیت ئەگەر بە تەواویش لە نێو نەچین کارەساتێکی وا بخۆڵقێنی کە حەضارەتەکانمان شارستانیەتەکانمان عیلم و زانست و تەکنەلۆژیامان چەندین سەدە بەرەو دواوە بگەڕێنیتەوە کەواتە زۆر ئەمڕۆ مەسئولیەت لەسەر یەکەیەکی هەموو تاکێکی کۆمەڵگایە ئەگەر 199 خەڵکی پابەند بێ بەم ڕێنماییانە بەخۆ پاراستن بەڵام یەک کەس دەتوانێت تەواوی خەڵکی تر جیرۆ دەبکات و ئەگەر پابەند نەبێ بۆیە لەسەر هەمومان واجبە ڕوبەڕووی ئەم جۆرە کەسانە ببینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەیەکی زۆر جوانی بۆ باس کردوین ئەفەرمێ نمونەی مرۆڤەکان لەسەر گۆی زەوی وەکو ئەوە وایە کە خەڵکێک سواری کەشتێکە دوو نهۆم بیت جا خەڵکی ژێرەوە بیانەوێت لە ڕێی خۆیانەوە کەشتی کون بکەن و ئاو سوود لە ئاوەکە وەربگرن جا ئەگەر خەڵکی تر لێی بێدەنگ بێت ئەوە هەم ئەوان و هەم سەرەوە خوارەوە هەمویان غەرق ئەبن بەڵام ئەگەر ڕێگەی لێ بگرن هەمویان نەجات ئەبن کەواتە ئەمڕۆ ئەم کەشتێ کون بووە پێویستە هەمومان ڕێی لێ بگرین ئەوەیە کە ئیسلام زۆر تەرکیزی کردووە بوویتە خاڵێکی جەوهەری ئیسلام کە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە لەسەر ئەو ئەساسە بۆ مەسلحەت و پاراستنی بەرژەوەندی گشتیە کەواتە شتێک نییە بە ناوی ئازادی مطلق و ڕەها خەڵکێک بیەوێت چۆنی حەز لێبی ڕابگەریت و کەس پێی نەڵێ بۆ ئاکری كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر إما بوا باشترين أمة كريجر بن لبردم خرابو جناه تاوانا كان جا أمرو بيستا إما زور بربرسانة تعامل لقل أم وزعبك شون روب بينوا هم لروي خو باراستن لروي جستي وهم لروي مادي وهم لروي معنوي
لروي ماديو بيغمبري خو أفرمي صلى الله عليه وسلم لا يريدن ممرض على مصح كسك إخوان خواسا توجبو أبي خوي ببارزي تيكلي خلشي ترنبي والله هر کەسێ توش ببێت خوانە خواستا ئەو جا تێکەڵی خەڵکی بێگوناهی ئەو کەسانەشی ئەکەوێتە ئەستۆ کە تووشیان ئەکات ئەبێ پێغەمبەری خوا فەرمووی صلی مەچون بۆ ئەو شوێنەکە ئەو نەخۆشی تێدایە ئەگەر لە شوێنێکی مەچون بۆ شوێنێکی ترکە نەخۆشی تێدانی بۆ ئەوەی پەتاکە بڵاو نەبێتەوە بۆ ئەوەی هەمومان هەز بەو بەرپرسیارەتە بکەین کە چەندە مەسئولین بەرامبەر بەم واقیعە کەواتە ئێمە ئەبێ ئێمە وەکو وڵاتان پێشکەوتوونین سیستەمی تەندروستیمان چەندین فەرسەخ لە دوای ئەوانەوەیە وڵاتان تا ڕادێک دەتوانن لە ڕێی بوونی نەخۆشخانەی مۆدێرن و پێشکەوت و ئەجهیزەی متەتەوڕ و ئەمانە بەڵام ئێمە ئەوەمە نییە ئێمە تاقەت چەکێک کە بتوانین پێی ڕوبەڕووی ئەم وەزع بینەوە خۆپاراستن و مانەوە لە ماڵەکانمان نەچینە دەرەوە من لێرەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم و سوپاسی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی شەکەم سوپاسی پزیشکان و پەرستاران و کارمەندانی ئاسایش و ئەمانە کە بەڕاستی ئیجراعاتی پێویستیان گرتوتە بەر ڕەنگە هەر یەک لە ئێمە لە سەرەتادا نیگەران بین بەرامبەر بەو ئیجراعاتانی کە حکوومەت گرتێ بەر بۆ پاراستنی خەڵک بەڵام ئێستا بۆمان ڕۆن ئەبێتەوە کە حکوومەت پێکاویەتی ئێمە ئەو معلوماتەمان لا نەبوو ئەگەر وانە بوایە ئێستا لە جیاتی بەسەلامەتی لە ماڵەکانتان بەخوا بە نەخۆشی لە نەخۆشخانەکان ئەبوایە بخەوێنرابان کەواتە پێویستە زیاتر بمێنینەوە لە ماڵەکانمان بۆ ئەوەی خۆمان بپارێزین دکتۆر عەلی وەردی نمونەیەکی جوان باسەکات لە کتێبی مێژووی هاوچەرخی عێراق ئەڵێ لە ساڵی 1830 پەتاو نەخۆشی بڵاو بوویەوە تاعونێک کە لەم بەغدایە ڕۆژانە 600 تا 700 کەس ئەمرد کۆڵانەکان پڕ بوون لە جەنازە و مەیت ئیتر گەڕەکەکان چۆل بوون سلێمان فایقۆ شاید حاڵێک ئەڵێ بەناو گەڕەکانەدا ڕۆیشتم دەنگێ نەدات خەڵکم نەبینی بەڵام لە خانوویەکە دیتم لە پەنجەرەی سەرەوە ئافرەتێک دیار بوو بانگم کرد تۆ چۆن ماوی بە سەلامەتی وتی ئێمە خێزانەکەمان هەمومان بە کوڕوونەوە بووک و مناڵەکان 41 کەس بووین بەڵام بڕیارماندا تا تێپەڕبوونی ئەم پەتایە نەچینە دەرەوە لەخوا بە زیاد بێ نەک کەسمان نەمردووە ئێستا خێزانەکەمان بۆ بە 44 کەس یعنی 3 کەسی تریشمان زیاد بوو بۆی ئەوەی کە خۆمان پاراست شکر بۆخوا ئەم پەتایە وەباء نییە بڵاو ببێتەوە یعنی بەسەر زەویا بگەڕێ بۆ هەموو شوێنێک تەنها لە ڕێی بەرکەوتن و گەیشتن بە یەک و تێکەڵاویە کەواتە ئەشتوانی خۆ لەمە بپارێزین ئێمە ئەبێ پەند وەربگرین لە قورئانە خوای گەورە کە ئەفەرمێ هەرچەندە خیتابەکە دەربارەی ئافرەتانی پێغەمبەر خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وقرن في بيوتكن بەڵام وەکو قورطوبی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ وخاطبهن تشريفا لهن ئەمە لەبەر ڕێزە ئەگەنا خیتابەکە عامە ئافرەتان ئەگەر پێشتر ڕەخنیان لەم ئاەتە ئەگەر ئەمڕۆ ئەبێ بۆ پاراستنی خۆیان لە ماڵەکانیان بمێنێنەوە سیرکەن مێروویەکی بچووک کاتێ ئەبینی جەیشی سولێمان پێغەمبەر دێتە دەرەوە هاوار ئەکە قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحتمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون بڕۆنە ماڵەوە بۆ پاراستنی ئێوە چونکە ئەوانە هەست ناکەن ئێوە نابین بەسەرتان ئەکەون و تووشی زەرەر و زیان ئەبن جا ئێمەش ئەمڕۆ ئەڵێن ادخلوا مساكنكم بەڵام ئەگەر ئەمڕۆ ڤایرۆس هەست بە ئێمە ئەکا ئەڵێم ئێوە ئەنتم لا تەشعورون هەستیش پێ ناکەن کە چۆن تووشتان ئەبێت کەواتە زۆر پێویستە ئەمڕۆ لە نێو ماڵەکانمان بمێنینەوە لە پاشان هەر بەوە ئیکتیفا نەکەین پشت بەخوا ببەستین ومن يتوكل على الله فهو حسبه ئەبێ پشت بەخوا ببەستی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعلى الله فليتوكل المؤمنون أوي خدا نينوسيبنا يتجه كواتا أبي زور نزاو بارانوش بكين لا يرد القدر إلا الدعاء چونك هیچ تینی قدر بکاتو إلا رد بكاتو إلا دعاء نزاو بارانوش كواتا للايني مادي ومعنوي چونك جستا بيكاتو لدو باشي مادي ومعنوي جستا لایەنی مادی پێویستە بە خۆت پاراستن و چارەسەرکردن لایەن معنەویش پێویستە بە پشت بەستن بە خودا چونکە هەر کاتێ لایەنی دەرونی ڕووخا و شلەژا ئەو کاتە تەسیرێکی کاریگەری بۆ جەستەش ئەبێت مناعەت زەعیف ئەکا هێزی بەرگری و بەرگری جەستەت لاواز ئەکا لە بەرامبەر نەخۆشیەکان وای لێ دێ یعنی ئەگەر تۆ ئەو لایەنی معنەویت نەبیت و پشت بەخوا نەبەستی وەکو ئەڵێن هێندە ئەترسی لە ترسی مردنە ئەمریت
کاتە زۆر پێویستە ئێمە لایەنی مادی و معنەوی خۆپاراستن و پشت بەخوا بەستن وەکو تەیرێک کە دوو باڵی هەیە بە هەردوو باڵەکەەوە ئەفرێت ئێمەش بە هەردوو لایەن ئیهمالکردنی لایەنی معنەوی تووشی کارەساتت ئەکا ئیهمالکردنی لایەنی مادیش بە هەمان شێوە تووشی کارەسات ئەکا جا لە خوای گەورە داواکارین خوای گەورە ئێمە و هەموو مسلمانان و تەواوی خەڵکی جیهان لەو پەتایە بپارێزیت ئەم پەتایە ببێ بە پەند و عیبرەت بۆ خەڵکی بۆ تۆبەکردن و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردیگار یا ڕەبی خوددا لەبەر دەپاڕێنەوە میلەتەکەمان خاک وڵات و نیشتیمانمان شار و وڵاتمان بپارێزی لە هەموو نەخۆشێک بە تایبەتی لەو پەتا و لەو میکرۆب و لەو ڤایرۆسانە یا ڕەبی خوددایە بە بەڵایەک تاقیمان نەکەی و کە لە تواناماندانەیە یا ڕەبی خوددایە شیفای توش بووان و نەخۆشەکانمان بدەیت ڕەحم بە مردووەکانمان بکەیت یا ڕەبی خوددایە ئەم پەتایە بکەیت بە ڕەحمەت بۆ ئەو ملەتە یعنی بەو مانای وەکو باسمان کرد خەڵک بەخۆی دابچیتەوە واز لە گوناه و تاوان بێنیت و بەپێی حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێ سەبری گرت و ئارامی گرت ئەوە چ توش ببێ یان توش نەبێت بمرێ یان نەمرێ ئەوە ئەجری شەهیدی بۆ ئەنووسرێت هەر کەسی سەبر و ئارامی گرت و ڕوبەڕووی ئەم پەتایە بوویەوە لە خوای گەورە داواکارین بە ناوە جوانەکانی خۆی بە سیفەتە بەرزەکانی خۆی بە ئیسمی ئەعظەمەت ئەم بەڵا و موسیبەت و ئەم قەیرانانەمان لەسەر لابەری و جارێکی تر خۆشی و سەعادەت و ڕەحمەت بێخێ ناو ئەم ملەتەی ئامین أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا